خانما ئەکتەری دەنگخۆش کیژان ئیبراهیم ماوەیەک بەر لە ئێستا یەکێک لە گۆرانیەکانی هونەرمەند زەکەریایی بە شێواز و بە ستایلی تایبەتی خۆی بڵاو کردەوە لە تۆڕی کۆمەڵایەتی یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا و لە ئێستادا یەکێک لە گۆرانیەکانی هونەرمەندی گەورەی کورد حەسەن زیرەک بە شێواز و ستایل و بە دەنگە خۆشەکەی خۆی دەڵێتەوە. خانما هونەرمەندی دەنگخۆش کیژان ئیبراهیم خەیات لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک پۆستێکی کردو و تیایدا بە دەنگ و ستایلە تایبەتیەکەی خۆی گۆرانی سابلاغ دەڵێتەوە کە یەکێکە لە بەرهەمە ناوازەکانی هونەرمەندی گەورە حەسەن زیرەک. Whoa.